ئەم دۆسیەی کە لێرە ئەی خەمەڕوو هەموو ئامانجمانەوە بوو لە پەرلەمان دانیشتنی لەسەر بکرێ نەکرا لەم دۆخا پەرلەمان ئامادە نەبوو لە نامادەنی لەسەر بابەتە گفتوگۆ بکە و بەرپرسانی حکوومەتیش ئامادە نین بێنە پەرلەمانەوە لەسەر ئەم بابەتە قسە بکەن. بۆیە ئەمڕۆ کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بە ناوی خەڵکی کوردستانەوە بە ناوی سەدان هەزار هاوڵاتیەوە کە لە ئێسادا چاوەڕێی موچە و چاوەڕێیە ئەم بەڵگە و زانیاریانەیە خەمەڕوو بە هیوای ئەوەم سەرۆکایەتی حکوومەت کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە وەزیرەکان وەڵامێکی جددیان هەبێ بۆ ئەم بەڵگانە کە ئەیسەلمێنین ورد و دروشت کە چۆن پارە هەیە نەک موچە ئەتوانێت پرۆژە و خەدەماتیش دەست پێ بکات. بەڕێزان مانگی پێشوو 12 ملیۆن و 443 هزار بەرمیل نەوت کە ڕۆژانە 444 هزار بەرمیلەکە بە 18 کەشتیبار کراوە فرۆشراوە کە لە سا 40 بۆ ئیتالیا بووە، لە سا 14 بۆ یۆنان، لە سا 13 بۆ بولغاریا، لە سا 8 بۆ ئیسپانیەوە تا دوات. تێکرای نرخی نەوتی برێنت 97 دۆلار بووە، ئەمان بەناقص نۆ فرۆشتویان. بەڕێزان 175 هزار بەرمیل نەوتی هی حەقلی خورمەڵەیە کە لە سا 39 نەوتەکەیەکە هیچ کۆمپانیایەکی ئەجنەبی لێ نییە بە کرێی بۆری و بە داشکان و بە مەسروف هەبوویەوە 25 دۆلارە ڕوا کە هێشتا چوار هێندەوەی کەرکووکە. بەس داهاتی خورمەڵە ئەکاتە نزیکەی 352 ملیۆن دۆلار. تەنیا خورمەڵە 352 بووە، هیچ شەریکێکی ئەجنەبی لێ نییە لە سا 43 بڕوە. بڕۆن سەیرکەن کۆمپانیای کاری لێیە حەقلی حازر بووە لە 2007ەوە کەوتووەتە دەست حکوومەتی هەریەم. معقولە تەنیا خورمەڵە 352 ملیۆن داهاتی بێ بەڵام هەموو داهاتی نەوت 350 بگەڕێتەوە و حەقلەکانی تری نەوتیش بەپێی حسابەکەی بەڕێز سەرۆکی حکوومەت لە سا 41 بڕوە 271 ملیۆن دۆلار ئەمێنێتەوە. واتە بەس پارەی نەوت 915 ملیار دینار بووە لە کاتێکا موچە 874 ملیاری پێویستە. بۆ مانگی دوو بەس پارەی نەوت 40 ملیار دیناری زیاترە لە موچە. ئەی داهاتی ناوخۆچی بەسەرها. بۆ ئەم مانگە بەڕێزان بۆیە نابێ بیر لەوە بکرێتەوە دوو موچە تێکەڵ بکرێ. نابێ بیر لەوە بکرێتەوە دوو موچە تێکەڵ کرێ. بیانەوێ مەعاشی مانگی دووسێ بکەن بە یەک موچە و نەورۆز و عوتڵە ئەوە تێیپەڕێنن. ئەمە بەڵگەی هەبوونی داهاتە. بۆ ئەم مانگە بە پێی هەموو لێکۆڵینەوەکان تێکرای نرخی نەوتی برێن 125 دۆلار کەمتر نابێ. بەمەش نەوتی خورمەڵە 100 دۆلار لە هەر بەرمیلێکە مێنێتەوە و کە ئەکاتە 525 ملیۆن دۆلار تەنیا داهاتی خورمەڵە و حەقلەکانی تر کە بە 115 دۆلار ئەفرۆشرێ 10 دۆلار کەمتر لە برێن بە حساباتی سەرۆکی حکوومەت لە سا 41 مێنێتەوە ئەکاتە 480 ملیۆن دۆلار. بە پێی حساباتی حکوومەت نەک من باشە داهاتی نەوت لە مانگی سیا 1 تریلیۆن و 330 واتە داهاتی نەوت نزیکەی 383 ملیار دینار. واتە داهاتی نەوت لە مانگی سیا بەس نەوت بە حساباتی سەرۆکی حکوومەت لە سا 41ەکە 500 ملیار دیناری زیاترە لە موچە. ئەی داهاتی ناوخۆ. پاشان بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کا قوبات چ منتقێ لەوە هەیە بوو ترێ سلێمانی داهاتی مانگی دوی نییە بۆ موچە. سفر داهاتی مانگی دوو لە پارساڵ ئەم کاتانە پارساڵ مانگی دوو داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە 374 ملیار دینار بووە. تا ئێستا داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە سفرە. سفرە. سلێمانیەڵە هیچ برەپارەیەکمان نییە بەڵکو بەشێ لە موچەی خانەنشین و شارەوانی مانگێکش لە داهاتی تر دراوە هەولێریش بڵێ سلێمانی نەیدا منیش نایدە. لێرە ئەمەوێ پەیامێتر بگەێنم هەندێک خەڵک بۆ شەرعێدان بەو دۆخەی داهات لە سلێمانی ئەڵێن ئەمە سزادانی پارتیە یا حکوومەتە. بە دڵنیاییەوە ئەمە تەنیا سزادانی خەڵکی سلێمانیە چونکە 1 دۆلاری 1 دیناری داهاتی سلێمانی نایە بۆ هەولێر و دۆک چۆن 1 دیناری هەولێر و دۆک ناچێت بۆ سلێمانی. داهات هەر مەنتیقەیەک بۆ بەشێک لە موچەی فەرمانبەرانی ئەو مەنتیقەیە داهاتی هەر مەنتیقەیەک بۆ کۆکردنەوەی خاشاکە بۆ پرۆژەیە بۆ دەرمانە بۆ خواردنی سژدە بۆ نەسرەی دایرەیە کە داهات کۆ ناکەیت تۆ زبڵ کۆ ناکرێتەوە دەرمان لە نەخۆشخانەکانی سلێمانیان نەماوە هەرچی پرۆژەیە لە سلێمانی وەساوە هەرچی پرۆژە و جادە و ڕێگاوبانە. خەڵکی کوردستانە پرسێ ئەگەر 925 دۆلار بێتە نەتوانی موچە بدەیت داهات و ڕسومات و باش لەو پەڕی زۆریە بێ و جوڵەی بازرگانیە بێ کەواتە تۆ ناتوانی موچە.
بۆیە بەڕێزان لە حکومەتی یاریەمی کوردستان بە ناوی خەڵکی کوردستانە داواتان لێکەینم پارە بکەنەوە خزمەتی خەڵک بەهۆی گرانبوونی نەوتەوە لە هەموو کاڵایە گران بووە کاڵا گران بووە لە بری ئەوەی داعم بکرێ و پارە بخرێتە بازاڕەوە و موچە بدرێ و هاوکاری کەم دەرامەتەکان بکرێ پارە بگرێتەوە لە خەڵک ئەمە کارەساتی گەورەی بەدوایە ئەمە ڕکود و بێبازاڕی گەورەی بەدوایە و خاڵێکی ترەمەوێ باسی کەم لە ساڵی 2014ەوە زیاتر لە 800,000 ئافرەتی بێهاوسەر تەنیا 100,000یان نەبووە 100,000 براوە ئافرەتێک شێرپەنجەیەتی چوار هەتیوی لەسرە کرێچیە 100,000 بۆ بڕاوە بەچی بشی بۆیە هیواداری لەم دۆخا یەک ئەم پارەی نەوتەی کە بە وردی باسم کرد یعنی هەر لە ساچلوەکەی سەرۆکی حکومەتە هیچی تازە بنەوتووە جگەلەوەی کێرگەی خوڕمەڵە هیچ کۆمپانیایەکی ئەجنەبی لێ نییە بڕۆن بزان جگە لە کۆمپانیای کار سەیری تاریخەکەشیکەن چۆن بووە هیچی تری لێن ئەمانە بخرێتەوە خزمەتی خەڵک چۆن دوو موچە تێکەڵ دەکرێت کاک عەلی ئەبێ قسە بکەین من هەدەفم لە موتەمەرە سەحەفی ئەوە بوو ئەوانەی کە ئەم ڕایان هەیە سەر نەکرێت بۆ ئێستا چەندی مانگە نۆی مانگە یانوێ ئەم دوو ڕۆژە بڕوە هەفتەی ئایندە و ئەوانەیە کەوێتە پشوەکانی نەورۆزەوە ئۆتۆماتیکی ئەڕوا واتە لە کۆی مانگی سێ تەنیا یەک موچە بدرێت کە لە کۆی مانگی سێ تەنیا یەک موچە دراواتە یعنی چی یعنی موچەی مانگی دوو سێ نەک ئەزانم ڕەنگە بەناو بڵێن موچەکە نەبراوە هەردوای خەین بەڵام من بە مەنتق ئەڵێم داهاتی نەوت لە مانگی سێ چەند بووە داهات ئەمە ڕقەمی 140ەکەی سەرۆکی حکومەتە لە 140ەکەیە دوو داهاتی ناوخۆ یعنی خەڵکی کوردستان لە سەرۆکی حکومەت و جێگرەکەی وەزیری دارایی بپرسن ئێستا بە بەراورد بە پارساڵ چی ڕووی داوە من باسی دۆخی نمونەی ناکەم پارسال قاچاقیە بوو گەندەڵیە بوو وەک چۆن ئێستا هەیە معقولە پارسال 374 میلیارد دینار لە داهاتی ناوخۆ دراوە بە موچە هی مانگی دوو ئێستا داهاتی مانگی دووەڵێن سفرە تا ئێستا سەبارەت بە بەنزین کە قسە لەسەر کرد یەکەم دووشت هەیە ئێمە ملیۆنیە لتر بەنزینمان هەیە هی پاڵاوکەی کارکەی حکومەتی هەرێمی کوردستان 1 ملیۆن لتر ئەدرێت زیاتر بە سن ئۆیل بە 665 بۆ ئەوەی بە 690 بترێت بەداخەوە لتر یەک نانرێ بۆ پارێزگای سلێمانی لە کاتێک ئەمەی حکومەتە ئەبوو بە عەدالەت تەوزیع کرێ وە بۆ دۆکش بەشێکی زۆری ئەم بەنزینەش ئەبرێت لە بازارە بە توجاریە فرۆشێتەوە ئەمڕۆ بە جوملە کامی دەمانان ڕۆژنامە نووسان منم بەیانیە زوو بە دوواداچوونم کردووە ئەمڕۆ بە جوملە لتریە بەنزینی کار لە بازاری جوملە فرۆشانی هەولێرە 1000 دینار بەنزینی کار لە بازاری جوملە فرۆشانە چیەکە خۆ لە دەرەوە ناتووە بەنزینی کار بڕۆن نووسا لە بەنزیخانەکان بەشێکیان بزان نووسا بەنزینی کار بە چەند خۆمەی دەرەوە نییە بەنزینی کار خۆ کاریش نەوتی خاوی نییە هەری حکومەت هێرێمە لەبری ئەوەی بدرێ بە عەدالەت درراوە بە چەند کۆمپانیە کۆ کاری دۆمەوەیە پاڵاوگەی بازیانمانەیە تەمان کار بەشێکی زۆری بۆ عێراقیشەکە بۆ مووسڵیشەکە پاڵاوگەی بازیانمانەیە هەیوان ئەمیش بۆ کەرکووکیشەکە نەوتەخاوەکەی عێراق داتی ئەمیش کۆی منتوجاتەکانە داتی عێراق ڕوا لە کەرکووک واتە بۆ ئەوەی بەنزین دابەزێ بێت لە ناوخوانەوت بپاڵێوی بۆ حەجمەی پێویستە وە بە عەدالەتی دابەشکە لە دوای بڕیارەکانی دادگای فیدرالی لەسەر نەوتوغازی هەرێمی کوردستان بارودۆخی نەوتی هەرێم چۆنە کۆمپانیەکان بەردەوام کۆمپانیەکان نرخدانە سەریکەوە هەندێک خەڵک قسەیەکەکەن ڕەوایەتی دانە بە نەدانی موچە ڕاست نییە داهاتی نەوتی هەرێمی کوردستان هیچی دەستی بەسەرا نەگیراوە با نەوترێ بۆیە موچە نادرێت داهات دەستی بەسەرا گیراوە ڕاست نییە داهاتی مانگی دوم باس کرد چەنە هی مانگی شێش تاکو ێستا هیچ داهاتی دەستی بەسەرا نەگیراوە نەوتە فرۆشتێ ڕۆژانە نزیکەی 444,000 بەرمیل ئەڕوا وەر بە حساباتەکەش بە نەوعێکی تر بکەم بۆی خەڵک تێبگا مانگە گەرسی ڕۆژ بێ نزیکەی 14 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشێ واتە هەر ماڵێکی کوردستان بە تێکرا هەموو مانگە 10 بەرمیل نەوتە فرۆش کاتێکی